بەناوی خودای بەخشندەی میهرەبان لە هەر جێگایەکن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی تر لە بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک. مافی موچەخۆرانی هەرێم لە نێوان هەولێر و بەغدا چی بەسەر دێت؟ ئەوەی کە جێگای تێڕامانە، ئەوەی کە جێگای داخە، موچە نابێ تەنها چینی فەقیر و هەژار زەرەرمەندە، ئاو نابێ هەر چینی هەژار و فەقیر زەرەرمەندە، کارەبا نابێ بە هەمان شێوە، شەڕ دەبێ بە هەمان شێوە. لە تەنانەت لە کاتی خۆشیەکان لە وڵاتە هەر ئەوان زەرەرمەندن لەبەرەوەی کە ناتوانن بەشداری خۆشیەکانیش بکەن و دەبێت لەو ڕۆژانەشدا هەر لە ئیش و لە کار بن. ئێستا خەڵک یعنی دەڵێ ئاخۆ ساڵی 2023 سێ موچە ڕۆیی، بەڵام دەبێت ساڵی 2023 سێ موچە بە ئاودا ڕۆیشت. ئەمە ئێستا لە 28 یەکین هەتا ئێستا موچە نەهاتووە. کەی دێ، چۆن دێ، چێ دەیدا؟ هەولێر دەڵێ لای بەغدایە، بەغدا دەڵێ لای هەولێرە. لەسەروی هەموو ئەوانش بەداخەوە موچەخۆران بوونەتە جێی گاڵتەجاری سۆسیال میدیا و قسەی سیر فڵان ناوێک سێ جار ناوی هاتووە و فڵان ناوێک ئەوەندە جارە ناوی هاتووە و فڵان ناوێک بێوەژنانە وەردەگری و کە پیاوە و خەڵکانێک چەند ملیۆن وەردەگرن و خەڵکانێک لە دەرەوەی وڵاتن و یعنی زۆر شت دەوترێ بەڕاستی لەسەر مەسەلەی موچەی هەرێمی کوردستان، لەسەر موچەخۆران. مامۆستایان ماوەیەکی زۆرە لەسەر شەقامەکان و دیارە ئەمڕۆ خەڵکێکی تریش هەڵساوە بە ناڕزایی دەربڕین و چوونەتە سەر شەقام. لەلایەکەوە خەڵکانێکی تر دێن داوا لە مامۆستایان دەکەن بۆی کە بگەڕێنەوە هۆڵەکان، لەلایەکەوە بە شێوازێکی تر داوایان لێ دەکەن. لەو لاشەوە مامۆستایان و موچەخۆران داوای مافەکانی خۆیان دەکەن و دەڵێن داوای شتێکی دەوای زیاترمان نەکردووە. ئەوەی کە داوای دەکەین تەنها مافێکە ئێمە داوای دەکەین، ینی شتێکمان زیاتر نەوتوە لە مافەکەی خۆمان. سەرباری هەموو ئەمانەش ئەوە هیچ کە لە 2014ەوە موچە دەخورێ، پاشەکەوت دەکرێ، کەم دەکرێتەوە، پلە بەرزکردنەوە نامێنێ. بەڵام هەموو ئەمانە نەبووتە ڕێگرلەوەی کە حکومەت تۆزێک دەستی سووکە لە باج و لە خەراج و لە هەموو ئەو قەرزانێک کە لەسەر خەڵکە، هەموو ئەو پارەی کە لەسەر خەڵکە. موچەت هەیە نییە دەبێ پارەی کارەبا بدەی، موچەت هەیە نییە دەبێ ئەگەر بچی سیارەکەت بەناوکەی پارە بدەی، موچەت هەیە نییە تۆ هەر باجێکت لەسەر دەبێ بیدەی. باشە هەر هیچ نەبێ مبادرەیە با بکەین. بۆ نمونە ئەوەی کە موچەخۆرە و قەرزاری حکوومەتە، لەو پاشەکەوتەی کە لای حکوومەتە بە حکوومەت ئەو پاشەکەوتە چۆن دەڵێ ئەو قەرزەی کە لای ئەو هاوڵاتیەتی لە پاشەکەوتەکەی بۆی تەرتیب بکا و ئەو پاشەکەوتەی کە لای حکوومەتە بە لەوێوە حسابی بۆ بکات. کەس تێناگە، ینی کەس سەری دەرناچێت لەو مەعادلەیە. لێرە دەڵێن لیستی موچە کە ناردراوە بە بەغدا پاک و بێگەردە و هیچ عیبی نییە. بەڵام لەوێ لە بەغدا دەڵێن نەخێوانیە و ئەم لیستە کۆمەڵێ هەڵە و پەڵە و کۆمەڵێ کەم و کوڕی و کۆمەڵێک شتی تێدایە. شتەکان پێم وانییە ئەوەندە قورس بێ ئەگەر بیانەوێت چارەسەری بکەن. بەڵام ئاخۆ بەرپرسانی باڵای ئەم هەرێمە، دەسەڵاتدارانی ئەم هەرێمە، بەرپرسانی حکوومەت بە فیعلی دایانەوێت کێشەی خەڵک چارەسەر بکەن، بە فیعلی دایانەوێت خەمی ملت بخۆن، بە فیعلی دایانەوێت ماڵی ئەم خەڵکە ئاوەدان کەنەوە. ئەم خەڵکە لە زەیقەتدایە، لە ناخۆشیدایە، لە ئێش و ئازاردایە، لە نەخۆشیدایە. ئەخر ماڵ ئێستاکە لەم هەموو گرانیە پێویستی بە هەموو شتێکە. ئەگەر هەڵە نەبم زیاد لە 40 ڕۆژە موچە نەهاتووە. چل ڕۆژ زیاتر تێپەڕێ بەسەر دابەشکردنی موچەی مانجی 8 بوو 9 بوو نازانم. پەیوەندەکان وەردەگرین ئەگەر بەڵێ ئەو ژمارانێک کە لەسەر شاشەن ئەوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن بەو ژمارانە پەیوەندەکانتان بگرن و قسەی خۆتان بکەن و بابزانین ئایا
کە ئێوە پێتان وایە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە نێوان بەغدا و هەولێردا چی بەسەر دێ؟ ئایا هەر ئاوا چاوەڕوانی ئەم شاند ڕۆیشتن و قسەکردن و لیست ناردن و ئەم بابەتە بین هەر چاوەڕێ بین یعنی تاکەی چاوەڕێ بین مەسەن بۆ نمونە تاکەی ینی چۆن دەڵێ سەقفێکی زەمەنی دیار دەبێت بۆ کۆتایی هاتنی ئەم بابەتە یعنی ئەمە ساڵی 2023مان بەڕێ کرد بە 9 مانگ ئایا ساڵی 2024 بە چەند مانگ بەڕێ دەکەین ئایا لەم ساڵەشدا بە هەمان شێوە موچەی خەڵک دەخورێ خەڵکێک دەپرسێ دەڵێ زەحمەت نەبێ داهاتی ناوخۆ لەکوێیە خۆ دەتوانن بە داهاتی ناوخۆ نیوەی موچە یاخود زیاتر لە نیوەی موچە بدەن 4 مانگە داهاتی ناوخۆ چی بەسەر هاتووە ئەی باشە میزانیە کە لە عێراقا بودجە پەسەندکرا کوا میزانیەی هەرێم هەندێک دەڵێن ئەمڕۆ گوێم لێ بوو لە یەکێک دەیوت لە کەسێکی شارەزا لە بواری ئابرو دەیوت موچە هیچ پەیوەندی بە هین نییە ینی بابەتی میزانیە و بەشی هەرێمەوە نییە ئەی زەحمەت نەبێت پەیوەندی بەچیەوە هەیە ئەی ئەو موچەیە لە شێیە داوا لە حکوومەت دەکەین دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک موچەی دەوێ دەڵێ موچە لای بەغدایە دەڵێن باشە کاکە با بەغدا دابەشی کە دەڵێن نا دەبێت ئێمە دابەشیکەین لای ئێمە بێ ئێستا خەڵک بەڕاستی ئەوەی کە تێدا ماوە و سەرگەردانە و ئەوەی کە خەڵک نازانێ بەڕاستی ڕوو لە شوێ بکە ئەوەیە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە هیچ باشیان نییە هیچ گوێیان لەم داواکارانەی خەڵک نییە مامۆستا دەسێتە سەر شەقام خەڵک بازاڕی نامێنێ بازار گران دەبێ خەڵک موچەی بەدەستەوە نییە خەڵک پارەی نییە کەسابەت نییە ئەوە لێ گەڕلەوەی کە لە کۆمەڵێک یاخود با بڵێن بە سەدان هەزار خەڵکی بیانی ئێستا لێرە کار دەکات ڕوو لە هەر شوێنە دەکەی لەم شاری هەولێرە لەم شاری سلێمانیە لەم دهۆکە کاک مەریوان لە سلێمانی بەڵێ کاک مەریوان جان کاتەوە باش بە قوربان سڵاو دەبێ باقي برد والله فاهم بقي اما اجتماعي التكيا خلق يوجد ناس ولا شلون بقربان؟ انا خلق اجتماعي يتصدق بمعاصي ذاك خلق يوجد ناس ولا تعالى مسكت عليكم هيك ما كلكم انا بس مسلم خلقكم كاكا بۆچی ینی تۆ پێ دوایە کە يعني كبير يعني توازوك كبير خلق بێتارێت ئەمە ژیانی نییە ئەم بارودۆخە چەندە کاریگەری کردوتە سەر ژیان و گوزرانی خەڵک ئەوەی کە مەحاسۆ کاری کردو ئەوەی کار لە کاری کردو ئەوەی بێتیش لە کاری کردو هیچ شتێ نەماوە ڕاست بێگومان ئەگەر پارەی موچەنێتە بازار و دەوران نەکە لەو بازاڕە ئێمەکە پارەم پێ نەدەێت چی خەڵکم ناو دە چی بنێرە بۆ مەکتەب داوام چۆن هەبێ یان بەڕاستیەوە یان ئەوتا کۆتایی پێبێن یان ئەوتا یەک جوابن بۆ خەڵک خەڵک نەزانێت پێ دوایە چارەسەر چییە تۆ وەکو هاوڵاتیەک والله داوا لەم سەرکردانی کۆمەڵی دادگەری و یەکگرت و حەنەخاتنە محەکەمەکەوە کامە قودانیش قسێتن جابێکە میلەتە بەنەوە کاکە ئەمە تاکەی 4 مانگ 5 مانگ مەحەز نییە ئەگەر مەسئول بۆ ساروکە قساکە بەڵام بۆ ئەمە قسە ناکات بەڵێ وایە دەستەکانت خۆش کاک مەریوانجیان پەیامەمان بکەین کاکەوە یەک لە جوانی خەڵک بەنەوە لێرام و سەرگەردان و کاکە بەچاوە بەڕێزی بە قوربان دەستەکانت خۆش بێ یعنی هاوڵاتیەک هاوار دەکات داوا دەکات دەنگبان بگەێنن کۆ ببنەوە قسە بکەن ڕاوێژ بکەن چارەسەر بدۆزنەوە یعنی بەرپرسانی باڵای ئەم هەرێمە ئەوەی کە مەبەستیان بی بۆ هەر شتێک کۆ دەبنەوە یانەوەتە قسە دەکەن یانەوەتە خەڵک کۆ دەکەنەوە یانەوەتە ینی بەڕاستی ئەوەی بیانەوەی دەیکەن بەڵام ئەوەی کە پەیوەستە بە موچە زۆرم پێ سەیرە کە کارێکی جددی ئەو تۆی لەسەر ناکەن کە خەڵک دڵی ئارام بێتەوە خەڵک چۆن دەڵێت هەناسەیەکی بەربێتەوە خەرۆکو ئەوە بەڕێزە ئاماژەی پێکرد باشە کابراگە دیناری لە باخەڵ نەبێ چی بکە ئەوەی موچەخۆرە موچەی نییە ئەوەی کاسبە کەسابەتی نییە ئەوەی هەر هیچی نییە ئەوە هەر خوا ڕەحمکە ئێخۆ خەڵک بە خۆڵ ناژی خۆ مار و
حەشەرات نییە و خەڵکە بە خۆڵ بژی و بە هەوا و بە پوش و پەلاش بژی. هەمووی پێویستی بە ژیانە، هەمووی پێویستی بە خواردنە، پێویستی بە نەخۆشخانەیە، پێویستی بە جلوبەرگە، پێویستی بە خواردنە، پێویستی بە ژیان، یعنی بەڕاستی زۆر قورس بووە لێرە. یعنی ئەوەی کە جێگای داخە، ئەوەی کە کارەساتە ئەوەیە کە ئێمە لە وڵاتێک نین کە ئەم وڵاتە هیچی نەبێ. ئەگەر لە وڵاتێک بین ئەم وڵاتە هیچی نەبێ، ئەوە ئەو کاتە بابەتێکی ترە، قسەیەکی ترە. بەڵام ئێمە لە وڵاتێکی سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە پڕێتی لە خێر و خێرات. بۆ دەبێ ئەم عەدالەتە نەبێ لەم وڵاتە، بۆ دەبێ بەو شێوەیە بژین. یعنی بۆ دەبێ ئێمە چاومانە دەستی خەڵک بێ. ئایا پارە نییە؟ ئەی زەحمەت نەبێ ئەم هەموو کەناڵە، تۆ ئێوە دەزان چەند کەناڵی فەضائی، چەند کەناڵی ئاسمانی لەم کوردستانە هەیە، بە تایبەتی دوو حزبی دەسەڵاتدار چەند کەناڵی تەلەڤیزۆنیان هەیە. دەزانن جێیشێک لە خەڵکیان لەو کەناڵانە دەوام دەکا و پارە وەردەگرێ. زەحمەت نەبێ ئەم پارەی لە شوێ دێ. هەر بەسیترین نمونەوە، نمونەیەکی زۆر سادەیە. تەبان کۆمپانیەکانیان ئیش دەکا، هەرچی مەشروعی خۆیان هەیە ئیش دەکا، هەرچی لە دەرەوە و لە ناوە هەیە ئیشی خۆیان هیچ عیبی نییە و ڕێک و پێکە. بەڵام ئەوەی کە پەیوەستە بە خەڵک، بە ژیانی خەڵک، بە ژیانی کام خەڵکی زەکارەسات ئەوەیە، کام خەڵک. ئەگەر وڵات تووشی هەر بارودۆخێک بێ، ڕوبەڕووی هەر ناخۆشی و تەنگ و چەڵەمەیەک بێن، ڕوبەڕووی هەر شەڕ و هێرشێک بێتەوە، ئەوەی کە ئێستا بێموچەیە هەر ئەو لە پێشەوەیە. ئەوەی کە ئێستا بێ نانە، ئەوەی کە ئێستا بێ بازاڕە، ئەوەی کە ئێستا بێکارە، هەر ئەوە کە لە ڕیزی پێشەوەیە. چێ دەکوژرێ؟ هەر ئەوە دەکوژرێ کە ئێستا موچەی نییە. یعنی زۆر سەیرە، زۆر سەیرە تۆ لە وڵاتێک بی چینی هەژار و چەوساوە و چینی کە دایمەن یعنی چۆن دەڵێ لە ڕیزی پێشەوەی بۆ قوربانیدان و بۆ خەبات و بۆ ماندووبوون و لە دێر زەمانەوە، نەک لە ئێستاوە. هەلەوەتەی کە کورد هەیە، چینی هەژار و چەوساوە، چینی خەباتجێڕ و چینی چۆن دەڵێ ماندوو و سینجی خۆی داوەتە بەر گولەی دوژمن و بە هەموو شێوەیەک هەوڵی داوە و تەنانەت لە ئینتخاباتەکان و لە دەنگدانەکان. ئەوەی کە لە پێشەوەی هەر فەقیرەکەیە، ئەوەی کە زەرەرمەندی یەکەمیشە لەو بارودۆخەی ئێستا و لە زۆر لە بارودۆخەکان تەنها چینی فەقیرەکەیە. یعنی ئێستا بەدەیان ملیاردێرمان هەیە لە هەرێمی کوردستان و بە 10,000 ملیۆنێرمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەوەی کە بە حەقی خۆی، ئەوەی کە بە حەڵاڵی دەوڵەمەند بووە پیرۆزی بێ. بەڵام زەحمەت نێبێ ئەوەی تر کە پارەی کۆ کردێتەوە بەسەری ئەم خەڵکە، ئەوەی کە بە واستەی ئەم خەڵکە پارەی کۆ کردێتەوە. ئێستا هەر هیچ نەبێ کاکە لەم ڕۆژە تنگانەیە ئاگاتان لەو خەڵکە بێ. هەندێک خەڵک باز لەوە دەکەن لەوانەیە بیدەن بەس ناوێرن، ئەگە بیدەن عێراق دەڵێن پارەیەتان نچێت. بۆ عێراق نازانێ ئەوانە پارەیان هەیە؟ عێراق زۆر چاک دەزانێ بۆ عێراق پارەی لەکوێ بوو. عێراقیش خۆ بە هەمان شێوەی کە ئێرە چۆنە، عێراقیش هەروایە. بەڵام هەر هیچ نەبێ ئەوان لەوێ کاکە پارەی خۆیان مانگانە موچەی خۆیان دێ و کەسابەتی خۆیان هەیە. ئەو ڕۆژە بنەفەرێک باسی کرد، وتم کار و کەسابەت، وتی وڵات دەبێ بچین لە بەغدا کار و کەسابەت. وتم بۆ؟ وتی کە کار و کەسابەت لێرە نەما، دەچین بۆ شوێنە کار و کەسابەتی لێبێ. یعنی ئێمە خەڵکی خۆمان داماو کردیە، خەڵکی خۆمان لەبیر کردیە و دەرگامان کردوتەوە بۆ خەڵکێکی تر بە ئارەزووی خۆی دێ لەم هەرێمی کوردستانە کار دەکا و کەسابەت دەکا و پارە دەباتەوە و خەڵکی ئێمەش بێکارە. یعنی زۆر خەڵک ئێستا لە ماڵ دانیشتووە بێکارە لەبەر ئەوەی کە ناتوانێت ئەو کار و کەسابەتە بکە، یاخود ئەوەندە پارەی نادەنێ. بەڵام خەڵکێکی تر دەچێت بە پارەیەکی کەم کەسابەت دەکا و ئەو ژیانی بخۆی هیچ عیبی نییە. بۆ نمونە لە سووریا دێن، لە ئێران دێن، ئەوانە ئەگەر مانگانە 2 وەرەقە بنێرنەوە بۆوان عیبی نییە. بەڵام ئایا لێرە 2 وەرەقە دۆلار بەشی کابرا دەکا ئەگە کرێتی بێ، ئەگە ماڵومداڵی هەبێ؟ کەواتە ئەمە جێگای پرسیارە و جێگای سەرنجە و جێگای ئەوەیە بەڕاستی خەڵک یعنی چۆن دەڵێ خەڵکی ژانی بەخۆی دابچێتەوە، خەڵک دەبێت بەخۆی دابچێتەوە. بۆچی من لە پێشەوە بۆ بەرگریکردن، بۆچی من لە پێشەوە بۆ دەنگدان، بۆچی من لە پێشەوە بۆ هەموو ئەگەرێک کە ڕوبەڕووی ئەو وڵاتە بێتەوە. بەڵام بۆچی لە کاتی دابشکردنی خێر و بێر و لە کاتی ئەوەی کە چۆن دەڵێ خۆشگوزەرانی ئینسان بێ من لە دوای دواوە بم.
بۆچی پێک نایان لەگەڵ بەغدا بۆ ڕێک ناکەون لەگەڵ بەغدا ئەو گرفتانە چین کەوای کردووە کە ئێوە ئاوا دەستەوەستان بن و ئاوا لەگەڵ ئەم بەغدایە نەگەنە نەتیجەیەک و نەگەنە حەلێک و نەگەنە چارەسەری گرفتەکان بۆچی ئەنی دەبەر چی ناگەنە چارەسەری گرفتەکان لە شوێن بۆ نیان بۆ خەڵکی باسکەن هەندێک دەڵێن لەسەر کرێی کۆمپانیا نەوتەکانە هەندێک دەڵێن لەسەر کەم و کوڕی لە لیستی موچەخۆرانە باشە بۆچی لیستێک نانێرن کە لیستێکی پاک و پاڵفتە بێ و هیچ خەلەرێکی تیانە بێ بۆ لیستێک دەنێرن یعنی هەندێک باز لە هەندێک بەڕاستی ئەمە ڕۆژانە شت دەبینین شت دەبیستین شتمان گوێ لێ دەبێ یعنی خەڵکێکی ئێجگار زۆر بە وەزیر تەقاعود بووە خەڵکێکی ئێجگار زۆر بە نازانم لیوا تەقاعود بووە خەڵکێکی ئێجگار زۆر بە پلەی سیر تەقاعود بووە یعنی ئەمانە ئەم هەموو تەقاعودی و هەموو خانەنشینە 2000 فەرمو ئەوە نەتیجەکەیەتی بۆچی ئەوەی کە فەرمانبەری حەقیقیە لە هەرێمی کوردستان دەوام دەکا و یاخود خانەنشینی حەقیقیە بۆ ببێ بە قوربانی بندیوار بۆ ببێ بە قوربانی کەسانێک کە شایستەی ئەوە نین بە ڕاوێژکار و بە خەبیر و بە وەزیر و بە ڕێوەبەری گشتی و بەوانە خانەنشین دەکرێن مادەم شایان نین مادەم شایستە نین بۆ دەبێ وابێ یعنی ئەوەی کە تۆ بە پلەی بەرز خانەنشینت کردووە بەقەد ئەو خەڵکە دڵسۆز نییە و بەقەد ئەو خەڵکەش دڵسۆز نابێ و هیچ کاتێکی ئامادە نییە بەرگری لە وڵاتە بکە ئەگەر هەر شتێک بێ بۆی دەردەچێ و چێ دەمێنێتەوە ئەوەی کەوا بەڕاستی داماوە ئەوەی کەوا هیچی پێ ناکرێت ئەو دەمێنێتەوە هەنی بەڕاستی حەقا هەموو لایەنە سیاسیەکان وەکو بەڕێزە ژامەژەی پێ کرد بێنە سەر خەت بە جددی ینی قسە بکەن ینی هەتاکەی ینی ساڵێک ڕۆیشت بە 9 مانگ ئەگەر ئاوا بڕوا بەو شێوەیە بێ کەس گوێ لە کەس نەگرێ کەس حساب بۆ کەس نەکا بە تایبەتی کە دەسەڵاتدار وەکو باوچێکە چۆن باوچێک قبول دەکا کە منداڵەکانی دایکی دوعا لە ڕانیە الو بەڵێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش بەڕێز خۆش بێنەوە دەستەکان خۆش بە زۆر بەڕێز بەڵێ سپاس بەڵێ والله بڵێم خۆی سێکوان محاژ معە تۆ وەک هاوڵاتیەک دایکی دوعا دەبینی چینی هەژار و چەوساو و کەم دەرامەتی ئەم هەرێمە لە هەموو ناخۆشیەک لە ڕێزی پێشەوەیە ئێستا بە تایبەتی ئێستا زۆر لە باردۆخێکی زۆر ناخۆشدایە خەڵک لە هەرێمی کوردستان کە هەیە موچەی نییە هەیە موچەی هەیە موچەی پێ نادرێ و هەیە کار و کەسابەتی نییە ینی خەڵک بەگشتی زۆر خراپە ئێستا واللهی برای بەڕێزم بۆ خۆی من پێسم کە خەڵک لە دەرەوەم ئیژەکەم خەڵک زۆر دەبین واللهی ئیوان پێشێک دێ باسی ژیانی خۆم بۆەکە ئەڵێ واللهی 250 نییە لە ماڵەکەمدا لە نازانم بە چەندان ملیۆن قەرزداری مارکێتانە ئەی توخوا ئەو حکوومەتە بۆچیە کە موچەیەکی خەڵکی فەقیر پێدابەر نەکرێت ئەدی ئەو حکوومەتە بۆچیە کە بۆ نمونەیان نەوتێکت پێدابەر نەکرێن غازێکی غاز بەسیتریشتا کە مافی سەرەتایی هاواتیان پێدابین نەکرێت تۆ وەک دایکێک لە ماڵەوە ینی بۆ نمونە زیاتر دایکانیش بەڕاستی هەست بەم بارودۆخە زیاتر دەکەن لەبەرەوەی منداڵەکان داواکاریان هەیە حتمما دایکەکە دەبێت بە باوکەکە بڵێ ئەو پێویستیمان هەیە ئەو داواکاریمان هەیە چەندە دایکان لێرەدا ینی هەست بە چۆن دەڵێ ئازار دەکەن کاتێککە منداڵەکان داوای شت دەکەن و هیچ دەسەڵاتیشیان نییە واللهی سپاس بەخوای گەورە ئەمە لەخوای بەزیادێ لە بنەماڵەیەکی واین بە قەناحەتی زۆر مناڵەکانش وا ئەفێر کردووە کە بە قەناحەت بن بەڵام خوێن بەخوا ئیوان پێشک دێ دەڵێ منداڵەکەم ئەوڕۆدای 250 کە دومەندەم بۆ بیدەمێ بەپیوی هەیە منداڵ هێنی نازانێ وای منداڵ نییە نازانێ ڕاست بەڵێ مناڵەکانی خۆم سپاس بەخوای وە پەروەردەکە دەزانم لە بنەماڵەیەکی واینە سپاس بۆخۆی قەناحەتمان هەیە بەکەمیش سپاس بخۆی من لە باڵتێکە سێک باشترم باشیش نمە بەس باشترم ئیوا چونکە ئیوا دەبینم یەڵای ئاگرم بۆ لە هەناوی بەردەبێ سوێن بەخوا حتمما چەند وەزع بارودۆخت باش بێ خەڵکێک باشتر هەیە لە تۆ چەندیش خراپی خەڵکێک خراپتر هەیە لە تۆ
بەڵام تاکەی یعنی بۆ نمونە تۆ وەکو دایکێک وەکو ئافرەتێک پێی دوایە کە ئەمە تاکەی ئەو خەڵکە ئەها بە شێوەیە لە ڕزالەتدا بێ؟ والله من دەڵم تاوانبار یەکەمیش خەڵکەکە خۆیەتی. بۆچی؟ والله دەزانی لە بەرسی تۆ بۆ نمونەوە دەنگدانێکت لە پێشە دەنگدانێک لە پێشە بڕۆ ئەو کەسانە کە هەبژێرکە شایستە، ئەو کەسانە هەبژێرەکە بێویژدانە، ئەو کەسانە هەبژێرەکە بڵینەوەی هەر تۆزێک ویژدانیان داوام باش. خدا ڕەحمکە یا ڕەبی. شتێکە نەماوە خوشکە بەڕێزەکەم. بەڵێ والله ئینشاءالله داواکارم بەڕاستیشنی وەحزێکە زۆر ناخۆشە. بڕۆ لە حەد شوێنێکی باسەکە لە حەد شوێنێکی دادەنیشی دەڵێ وەحزم خراپە، لە حەد شوێنێکی گوێت لێ دەڵێ ژیانم نییە. بەڵێ دەستەکانت خۆش بێ، زۆر سپاس دەکەین سەرکەوتوی بخۆش. زۆر سپاس. عەلەیکم سەلام. یعنی بەڕاستی کە گوێ دەگری لە خەڵکێک بۆ نمونە ئەو دایکە بەڕێزە دەڵێ وەڵاهی ئیوا دەزانم کە 250 لە ماڵی نییە. ڕاست دەکە. چا باشە ئەگەر چاوەڕوانی موچە بێ موچە نەیە وە کار و کەسابەتیش نەبێ، خەڵکێک هەیە ئەسڵەن ناتوانێت نازانێ کەسابەتیش بکە لەبەرەوەی هەر موچە خۆر بووە، ئێستاش موچە دوا دەکەوێ. جا گرفتی تریش زۆر ئێستا بۆ نمونە خەڵکێکەیە کرێی خانووی لەسەرە، خەڵکێکەیە بە قست سیاری هێناوە، خەڵکێکەیە بە قست مەثەڵەن کەلوپەلی ناو ماڵی هێناوە، خەڵکێکەیە تەنانەت پارەی ئاو کارەبای لەسەرە، خەڵکێکەیە ئێستا بۆ نمونە ناتوانێت وەکو پێویست یعنی تەنانەت داو دەرمانێکیش بۆ خۆی بکڕێ بۆ کاتێکە نەخۆش دەبێ منداڵێکی نەخۆش دەبێ. ئەمانە تا دێ زیاد دەکا. یعنی تۆ بەداخەوە هاو مەسەلە کوردی کە دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار، یعنی بەڕاستی ئێستا وای لێ هاتووە، ینی دەترسم پارسێ معاشیش ڕۆیشت ئەم ساڵ وای دەبێ بڵێن هەر خۆزگە وەکو پار بە. یعنی کابرا لە ژیانێکی تۆ زۆر جار ئەنی باس لە ڕابردوو دەکرێ لە ساڵانی نەوەدەکان بە فیعلی شت نەبوو نەکار هەبوو، نەکەسابەت هەبوو، نەخواردن هەبوو، نەشت هەبوو، یعنی هەموو شتێک ینی چۆن دەڵێ قاتی بوو، هەموو شتێک گران بوو، بەرپرس و خەڵک و هەموو تقریبان وەکو یەک وا بوو. بەڵام ئێستا وانە، ئێستا پارە زۆرە، ئێستا بازاڕەکان پڕ لە شتومەک، ئێستا بەرپرسەکان هەمویان بە ملیار و بە ملیۆن دۆلار قسە دەکەن. بەڵام بەداخەوە ئەم میلەتە داماوە کەس نییە لای لێ بکاتەوە، کەس نییە. ینی پێم سەیرە ینی چۆن ئەوان دادەنیشن و بە یەکەوە قسە دەکەن، چۆن کۆ دەبنەوە چی دەڵێن، دەبێت چی بڵێن، ینی باسی چی بکەن. دەبێت کەسێک کە بێ بەجیاندا بسر پێێنێ بڵێ بابە خەڵک وەزئی زۆر خراپە، خەڵک ژیانی زۆر خراپە، تۆ بڵێ نەزانن، پێم وانە نەزانن. ینی بەڕاستی ینی کار بگاتە ئەوەی کە کابرا هیچ کەسابەتێکی نەبێ و نەزانێ کەسابەتی. بەڵێ کاک ئەحمەد لە پیرەمەگرون. کاکە مەرحەبات لێبێ. مەرحەبا بە قوربان. کاکە ئەمن گەلایەکم لە توایە کەر زەحمەت نەبیت. چاوم چاوە ساڵ بیت. ئێمە کوردین. بەڵێ لە پێش ئیسلام ئێمە کوردین، ئینجا ئەمە ئیسلامێ نوێژە خۆیەکەین و ڕۆژی خۆی گەرن و حەجیەکەین و پارەمانە بزەکات دەدەین و شەهادەینن الحەمدولله، هەموو تشتێک ئەوە هیچمان نییە، یعنی بێگومان ئێمە ئیسلامی. بەڵام یەک گەلەی لە بەیام و سپێدەم هەیە. جارێ ئەتو گلەیەکەی لەمەت هەیە بڵێ؟ گلەیەکە ئەوەیە هەموو بەحسێ غەزەکەن، بەحسێ فەڵەستینەکەن، بەڵام بەداخەوە یەک بەحسێ هەولێر و گۆرمۆر ناکەن. یعنی ئەمن کچەکەم فەردرە لە کوڕێتو، حەسم لە کچی خۆ هەزێتر لە کوڕێتو. وەیە ئەنا یعنی کوڕی خۆمان بە قوربانی کچی خەڵک دەکەین؟ لا طبعا ئادی چۆن ئەمن کچی خۆ نادەم بە هەموو دنیا. ڕاستە ئێمە ئیسلامین، بەڵام یەک مسلمان خۆ سایۆن سایۆنە، من دژی سایۆنم، بەڵام سایۆن من ناکوژیت، هەر مسلمانە من دەکوژیت. تورکیا، فارسە، عەرەبە، حەسم لێیە بڕێک هەم پەروەردەی ئیسلامی هەم پەروەردەی کوردی لە ناو خەڵک هەبی. کاک ئەحمەد جان. بەڵێ کاک ئەحمەد جان، سپاس بۆ خوای گەورە ئێمە وا پەروەردە کراوین بە حەق بڵین حەق، بە ناحەق بڵین ناحەق. بەڵێ کوردێک
لە باکوور بێ لە باشوور بێ لە ڕۆژئاوا بێ لە ڕۆژهەڵات بێ ئێران بێ تورکیا بێ سووریا بێ زوڵمی لێ بکە وەڵڵاهی بە زوڵمی دەزانین و پێشمان ناخۆشە و باسیشمان کردووە و تەنانەت مرۆڤێک لەسەر گۆی زەوی مسلمان بێ یان غەیری مسلمان زوڵمی لێ بکرێ پێمان ناخۆشە یعنی ئەمە وا پەروەردەکراوین مەسەلەی هەولێر و سلێمانی و دوهۆک و مەسەلەی ئەو کاتێشانەی کە دێ و ئەو ساڕوخانەی کە دێ وەڵڵاهی پێمان ناخۆشە پێمان خۆش نییە ئەمە پێمان خۆش ئەمن و ئەمان هەبێ پێمان خۆشە کورد لە ئەو پەڕی خۆشیدا بژی بەڵام گفتەکان لێرە دەزانیت چۆنە ئەمە کارەسات ئەوەیە ئەگەر من خوانەکە کەیفم بە جەنابت نییە دێم خەونی خراپت پێوە دەبینم دێم قسەی ناحەقت بۆ دەکەم ئەوە بابەتەکەیە ئەگەر نا ئیسلام بە ڕووناییە و بە ئاشکرایە دەزانین بە ڕوونایی بە ئاشکرای ئیسلاماتەوە شەرم لە کەس نەکردووە دەبێت ئێمەش وەک ئیسلام وەک ریسالەی محەممەد وەک بەیامی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی بکەین ئەمن حەقم نییە بە خولەفاء الراشدین حەقم نییە بە ئەمەویین حەقم نییە بە عەباسیین و عوسمانی و نظام چیم حەقم بەس بە سێ تشتەیە الله والقورآن ومحەممەد صلی الله عليه وسلم جوانە ئەم هەرسیانە ڕێز و احترام و تەقدیر و سەرچەمینم و هەموو تشتێک بە ئەم هەرسیانە جێبەجێ قسەکەت زۆر جوانە ئامادەنیم قسەکەت زۆر جوانە ئەمە خوا قورئان پێغەمبەر ئەوە بەڕاستی ئەوە دروشمی ئیسلامەتیمانە مێژوو ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد مێژوو بڵێ و نەڕێی کەم و کورتی تایە لە مێژوودا ینی لێرە و لەوێ زوڵم هەبووە نەعەدالەتی هەبووە بەڵام هەمیشە ناکرێت ئێمە بە گشتی زەرب بەسەر هەموو بابەتێکدا بێنین ئێمە میلەتی کورد بەدەر لەوەی کە خۆمان ئەنی خۆخۆرین بەداخەوە ڕێز لە یەکتر ناگرین یەکترمان خۆش ناوێ کەسیش لە دەوروبەرمان ئێمەی خۆش ناوێ ئەوەی کە دۆستیشمان وێ دۆستی بەرژەوەندەکانمانە ڕەحمەت دایک و باوکت لە هەموو ملەتێک ئیستا تەماشای سوودان بکە خۆ عەرەبن یەکتر ئەکوژن تەماشای لبنان بکە یەکتر ئەکوژن تەماشای سووریا بکە ئەکوژن لەسەر ئەمە هەمووش جارێک دی هەمووی دژمنی کوردن لە عێراقیش چند ئەوە پێش مانگە معاشمان لەسەر بەغایە وەنیا بەڵام هیچ ئامادەنیە معاشمان بدەدێ حەسیلەیە ئەم هەرمەتێک بچیت کورد نەمینیت دەربدەر ببیتەوە جارێکە دی اینجا ئەمە چی بکەن ئەمە لەو حالە چی بکەن داوا لە بەڕێستانەکە وەڵا یەکشتمان هەیە یەکشت هەیە بیکەین کاک ئەحمەدجان بەڵێ یەکشت هەیە کە بیکەین بەڵێ دوو حزبی دەسەڵاتمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو دوانە متمانەیان بە یەکتر هەبێ و دۆستی یەکتر بن و هەموو ئەو حزب و هێز و لایەنە سیاسیانە ڕێز لە یەکتر بگرن و دەسەڵات ڕەحم بەو خەڵکە بکە و بەڕاستی خزمەتی ئەو خەڵکە بکە یەک بین بەخوا نە بەغداونا ئەو لە کەس حەقمان نایە بەڵام ئێمە کە یەک نین ئەوانش ئیستیغلالی ئەو یەک نەبوونی ئێمە دەکەن ڕاستە ئەوە لەگەڵ تومە بەڵام تاریخ لە پێش ئیسلام وحتا ئیستا دوو بەرەکی هەر هەبووە لما بين آموزا ولما بين باوك ولما بين براو يعني ارتشتهر هبويا يسأل تركيا فهموا يكنينا بلام هكربية مسألة قومي هم لقل أردوغان أقل إيران بيت فارس و إيران همو فارس نيا بلام هكربوها فارس همو يكتر أجرن الشيعة وسنة لا عراق إما سنينا فنازيش بخوة دكم كامل سنة بعد سنة محمد صلى الله عليه وسلم بەڵام کە بووە مەسەلەی کورد هەموو یەکتر دەگرن ئێمەش کە بێ مەسەلەی کورد یەکتر با بگرین لە ناوخۆدا کەس حەق بە ئێمە نییە کەس حەق بە ئێمە نییە ئەمە ئازادن چی قەسە بکەین ئەمە ئازادن لەگەڵ یەک ئەمە ڕقم لە تۆیە نەبوو کەسێک نەبوو دژمن بۆ تو ڕقم لە تۆیە علی باپی لەسەر چاوم صلاح الدین ئەیوبی لەسەر چاوم مەسعود لەسەر چاوم باقر تەلەبانی هەموو کوردێک لەسەر چاوم وەک کورد بەڵام کردبیە دژمن ئێمە هەموو ببینەیەک زۆر خۆشە کاک ئەحمەد تەمەنت هەیە دەزانم لە دەنگت ڕادیارە تەمەنت هەیە ڕاپەڕینەکەشت بەبیر دێ وایە بەڵێ منێک لە ئەوان بووم بەرێ وەڵا تەمەنم 74 ساڵە بەڵێ خۆی گەورە تەمەنت پڕخێرکە ئینشاڵڵا کە کاتێک پێشمەرگە هات لە نەوەتویەک هەر هەمویان فەقیر بوون هەر هەمویان بێپارە بوون يعني هەموو حزبەکان ئەو حزبی هەبوو پارە و مارە نەبوو سیارە نەبوو خانی و قەست و بێلا نەبوو ئێستا دەزانی هەیە بە ملیار دۆلاریان هەیە بە ملیۆنەها دۆلاریان هەیە
خەڵکیش ئێستاکە لە هەولێر و دهۆک و سلێمانی باڕێن لەو هەرێمی کوردستانە خەڵکەکە نان نییە بخوا پارەی نییە دیناری لە بەڕکنی ئەم نەعەدالەتیە باشە پێ دوایە باشەوە نا ئەمن یەک لە ئەوانم کە پێلاو لە پێم نەبوو یەک لە ئەوانم کە ڕیشن 6 مانگ 7 مانگ جارێک ئەوەم نەدەکرد خەفیفم نەدەکرد لەبەر ئەوەی نەمبوو بەڵام ئەمن چی بگەم دەبێت ئێستا کورد درۆن چاکرد بووە دەبێت ئێستا کورد تاڕۆخی چاکرد بووە هەموو تشتێک لەبەردەستە پارە کرێکار زەوی هەموو تشتێک لەبەردە بەرام بەداخەوە ڕاستە من لەگەڵ تۆما بقەسە عەدالەت نییە واللهی عەدالەتەکەرا بە کورد ئەوای لێرەدا نەگەێتا ئاسەی کەمەیسە لێنە ڕاستە پارەمان چووە بۆ ئەمریکا و بۆ بریتانیا و بۆ تورکیا بەڵام ئێمە دەبێت هۆشیار بین ئەم هەرێمە لە دەستمان بچیت بە قورئان وەک جارە خراپتر لێ تێنەوە ئینشاءڵڵا دەستمان ناچێ ئینشاءڵڵا دەستەکان خۆش کاک ئەحمەد گلەیت نییە خۆ گلەیت نییە نا گلەی لە هیچ کوردێکم نییە دەرم بشکێنی قاچم بشکێنی چاوت ماز دەکەین بەڕێزی کاک ئەحمەد جان زۆر بەڕێزی چاوت ماز دەکەم دەستەکانت خۆش بەڕاستی یعنی دەست خۆش کاک ئەحمەد دەست خۆش بۆ ئەو بەڕێزانی کە پەیوەندی دەکەن ئەم هەرێمی کوردستانە ئەگەر عەدالەتی تیابایە ئەمە دوا قسەمان بوو لەگە کاک ئەحمەد بە فیعلی وای لێ نەدەهات ئێمە نازانیم ئێستا ئەگەر حکم بە دین بکەین بە ئیسلام بکەین دەبێ بەڕاستی مسلمانانە تەعامل بکەین ئەگەریش ئیشمان بە ئیسلام نییە ئەوەتە زۆر وڵاتی ئەوروپی هەیە ئیشیان بە ئیسلام و بە دین نییە بەڵام لەناوە خۆیان یاسایەکیان داڕشتووە عەدالەتێکیان داڕشتووە بۆ خۆیان عیبیان نییە کاک چێمان لەگەڵ بووە بفەرمێ کاکیوە کاکیوە بالیسانی سڵاوی خوات لێبێ هەر لە بالیسانی باشە مەفەق و سەرکەوتوبی وەزع چۆنە سەرمایەوە نییە والله مامۆستاجان باڵی سەرمایە بەفر لە شەقان هەیە و پشتوانمان بە یا ڕەبی اللهم ئامین کاکیوە تۆ چۆن لەو بابەتە دەڕوانی و دەتەوێت چ بڵێ ئایا ئەم بادۆخە ئەم بێموچەیە ئەم چۆن دەڵێ کێشە و گرفتانەی کە هەیە لە نێوان هەولێر و بەغدا بە چی دەگا مامۆستا یەکەم جار مێژوو دیارە دوشت و ئاشنا یەکم ئیسلام و کورد پاشەوە دەربارەی ئەو موچەی بەغدا ئاسایی یەشتەچی ڕۆستینی لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو قسانە ئەو ئینکارەکان کە داتا حکومەتی بەغدا تەسویر ناکات لەبەر ئەوەش معاشەکان دابین ناکردن نادرێن پاشەوەش خەسارەمەندی گەورە میلەتە میلەتی دار ڕۆچینە لە هەموو ڕۆژکان لە معاشەوە بگرە هەتا دەکاتە خزمەتگوزاریەکان لە سفرە پاشەوەش ئەمە لە دۆڕی بالیسانین دەبینی ئەوە کیمەبارە نەما پاشەوەی تقریبا ئەنفال لەماوەی کردنە لای شوتیان پاشەوەی ئەوەی پێشمەری زۆر شەیدمان هەیە لە زمانی بەرەی جوودەوە تا ئێستا لە زمانی شەڕی براکوژی تا ئێستا لە زمانی داشاتی تا ئێستا پاشەوەی بە هەموو دۆزی بالیسان زۆر مەحرومین لەو جادەوبانێکی 30 کیلۆمەتری دوو سارە دەمان هەیە نزمان بن قورتەکانی جادەوبانەکان لە حەد فیزە دەری بەڕاهی خوای بەڕاهی گەورەی سەروەری پێغەمبەری گەورەگە داقان لە حکومەت هەرێم کەن والله کاکی واجیان ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی لەوانەیە کەمیشت گوتبی بە فعلن دۆڵی بالیسان زۆر یعنی بەڕاستی چۆن دەڵێ زوڵم لێکراو بوونە لە تەواوی سەردەمەکانە بە تایبەتی و خۆک و ئاماژەت پێ کرد لە ئەنفال و چیمیاباران و لە هەموو ئەو شەڕ و ئەو کارەساتانی کە لە ناوچەی ڕوویدایە و خەڵکێکی زۆر لێتان شەهید بووە و ئەمانە بە حەقەت هەمووی جێگای ینی ئەوەیە ئەسەفەکە چۆن دەڵێ پاشی ئەم هەموو مەعاناتە 20 کیلۆمەترێک کە قێرتاوکردنی جادەی بالیسانە پشتگوێی بخەن و نیکەن ینی بەڕاستی ئەمە لێرە دەنج خۆمان دەخێنە پاڵدەنج جەنابەت نەک هەر دۆڵی بالیسان هەر شوێنێکی ئەم کوردستانە پێویستی بە خزمەتگوزاری هەیە پێویستی بە خزمەتکردن هەیە لە هەر ڕێکەوە حەقوای حکومەت درێغی نەکا بەڕاستی بەڕێزی بە قوربان دەستەکانت خۆش بێ دەستەکانت خۆش زۆر سپاس زۆر حاز بە قوربان سەر چاوان بەڵێ ئەمە بە دوا پەیوەندی بێ من
سپاسی هەموو بەڕێز و خۆشەویستان دەکەم کە پەیوەندیان کرد و ئەوەی کە ئەگەر پەیوەندی پێوەرنەگیرا بێ ئەوەی کە ویستی بێ قسە بکە دەنجی پێمان نەگەیشتووە بە هەر حاڵ هیوادارین کە ئەم بارودۆخەکە بگۆڕ بە بارودۆخێکی باش و خەڵک بگە بە مافەکانی خۆی و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەڕاستی بیرێکی جدی لەو بابەتە بکەنەوە. خوای گەورە ئەم کوردستانە ئاوەدان کە و خوا ئاگادارتان بێ خواتان لەگەڵ.